پێم خۆشم بزانم جمهوری چیانەیە والله دەری کابراڵێ خەرچی خوابیە لا ئێوەش بەرنا چاوپێکەکەن و زۆر گەورە 1964 دایمە لە سلێمانی ئەم گرن لە سەوڵەکە من دایمە لەگەڵ ئەوام کاری کەم و پخت بکرێ. سڵاوتان لێبێ ئەمڕۆ بەڕێکەوت چاوم کەوت بە هونەرمەندێکی زۆر خۆشەویستی کورد لە شاری لەندەن لە بەریتانیا با بچینە لای بزانین ئەو هونەرمەندە چی. السلام عليكم سلااو لێ بەڕێزم هەربژیت زۆر جەنابەت چۆنی سەحەتی لێرە وەڵایی دوێنێ ڕاستی بەرنامەیەکی پرایڤەتمە بوو لێرە لە کاردی بێتر لەم هەفتەیە بۆ خۆم لە لەندەن بوو بەرنامێکی تریشمێ هەفتەی داهاتوو لێرە جاجارێم بۆ لەندەناوە نزیکی هەمیشە بە چالاکیم بۆیرە و لەگەڵ ئیشاب دۆست و برادەر و هاوڕێ خۆشەویستەکانیشمە بینە لێرە. بەڵێ ڕاستی دوو گۆرانیم کردووە گۆرانەیەکیان گۆرانی ئاخۆکەی دێت تقریباً 30 ساڵ پێش ئێستا وتمەوە گۆرانەیە هەوادارێکی زۆریە بوو لە ڕێگەی هاوڕێکمەوە وتی بۆ تازەی ناکەیتەوە گۆرانی ئەمانە شتێکی جوانە وەڵحاڵ ئامادەم کرد و گۆرانەکە ئاوازی خۆمە تێکستەکەینی هاوڕێی خۆشەویستم کاک عوسمان جافە مۆسیقاکەی کاک نەورۆز مەحموود لە هۆڵەنداژی کاک سەرباز جەمال تیوی مۆسیقای بابان دابەشی کردوێتەوە لەگەڵ گروپێکی مۆسیقین کە لە هۆڵەنداژین کارێکی جوانیان بۆ کرد دەستخۆشان لێکە من زۆرم بەدڵ بوو و کلیپەکەشی لە دووبەی کردم هاوڕێی خۆشەویستم کاک گۆڕیار فەتاح ئەو ئامادەی کردو ئەم شەڕەی ئێران هاو بەسەریا ئەیتر لەبەرەوە وەسانم گۆرانەکە چکە لە چاوپێکەوتنێکە لە کەناڵێک کۆپلەیەکی گۆرانەکە پەخش کرا و قسەم کرد لەسەری ئیتر پێمان باش وتان با تۆ زێ زەمینەکە لە بار بێ ئینجا گۆرانەکە بڵاوکەین ئێستا هەموو شتێ تەواو بۆتە سەورەکەم مەگەر ڕێپێم هەفتەیە جێبەجێ بکەین. کاک پەیوەند تۆ بەوە ناسراوی تەبعاً لەناو هەوادارەکان ئەڵێن زۆر بە کەم ئیشەکە بەڵام کە ئیشەکەکە هەمیشە ئەمێنێتەوە یادەوەری زۆر دروستەکە ئەمە سەحری ئەمە لەکوێیە؟ ڕاستی گۆرانی بە قەناعەتی من ئیحساسە گۆرانی ئەبێ هەست ئیشەکە هەستە بەڕاستی دوای ئەوە ئینسان بۆ هەوڵ بە کارێکی هونەری بکەیت کە چۆن دەڵی بێسەر و بەربێت و بۆ ماوەیەکی کورت مێنێتەوە نەمێنێ ئێستا مەسەرم بۆ نمونە گۆرانە باسکە 30 ساڵ لەو پێشوتمە ئێستەوە تازە یەک کۆپلەی بڵاوکردبوو بە ترێند گۆرانەکە چکە گۆرانێکی خۆشە بە ئیحساس دروست کراوە مۆسیقای جوانی بۆ کراوە من دایمە لەگەڵ ئەوام کاری کەم و پخت بکرێ. دەستخۆشکە پەیوەند لە مێژووی گۆرانی وتنی جەناب تا تەبعاً زۆر ستایلت گۆڕیوە لە گۆرانی وتنە تۆ پێ دوایە هەوادارەکانت یعنی بەخێراتنی کام جۆرە گۆرانی وتنیاخ و کام ستایل لە گۆرانی زیاترەکەنی خۆی ڕاستی هەر ستایل و هەوادار و جمهوری خۆی هەیە بەڕاستی دوای ئەوە کارێکی ئاسانیش نییە هونەرمەندێ بتوانی تۆ لەسەر هەموو ستایلەکان گۆرانی بڵێ ئەوەش خۆی لە خۆیان ماندووبوونێکی زۆری ئەوێت تواناکە شێوێت تواناکە ئەوەیە کە مەسەلەن بێت دەنگی گونجاو بێ بۆ ئەو ستایلی گۆران نییە ئیتر هەرچی شتێکە بێ زیاتر من بۆی ئەوەم بوو هەر ستایلی گۆرانیەک و کۆمەڵی هەواداری خۆی هەیە پێم باشە دایمە شتەکانیش ڕەنگاو ڕەنگ بێ جوانترە. باشە دەستخۆشجا بیستوماناڵن زۆر معجیبی خواردنە کوردیەکانی زۆرە حەز لە خواردنە کوردیەکانە و لێرە ژەم ڕۆبینین ئەوە کەڵەشێرە بەڵێ ئەمە کەڵەشێرە ئەم ڕێستۆرانتە ناوی ڕێستۆرانی مەولەویە هی هاوڕێی خۆشەویستم کاکە حەمەی موفتیە شوێنێکی زۆر جوانی دروست کردووە خواردنەکانی هەمووی بەتام من کە یەم بۆ لەندەن بەڕاستی ڕاستگۆم لەگە خۆمە زۆری کاتەکانیم بۆ ئێرە نانە خۆم لەبەروی تامی نانەکانی هەمووی خۆشە پاشان پاک و تەمیزە یعنی ئیشەکان دیزایانی شوێنەکەشی زۆر جوانە ئەو کارمەندانەشی لێرن هەموو کەسی باشن هەموو کەسی بەتوانان کە لێرە کارەکەن بەو پێی کە جەنابەت زۆرە گەڕی بە وڵاتانە و چالاکی دێ لە زۆربەی وڵاتەکان ئەم جۆرە چێشخانە و شتە کوردیانە بۆ هێشتنەوەی کەلتوری کوردی لە وڵاتە بیانیەکانە پێت چۆنە تا
خۆی بەڵێ هەموو وڵاتێک ئەزین چۆنە هەموو میلەتێک لە دنیا هەمووی پەرەیە بە کولتوری خواردن زۆر مهمە مەسەلەن کاڵی ئەچم بۆ فلان وڵات یەکسەس تەماشای خواردن و هونەرەکەیەکەی و دووشتە زۆر مهمە هونەرەکەی لەگە خواردنەکەی ئەم دووشتە زۆر گرنگن ئێمەش پێویستە لەم غەریبیایتر ئەم هەموو کوردە ماشەڵا لە دەرەوەژین خۆ بێ شوێنێکە بێت و خواردنی کوردی تیا بێ بەڵام گرنگ ئەوەیە پاک و تەمیز بێت و شوێنێکی جوان و دیزاینێکی جوانی هەبێ بۆی خواردنەکە بەدڵتەوە بنووسێ ئەڵێن هەموو جار هونەرمەند کە ئەچێتە سەر تەختەی شانەوە بۆ کۆنسێرتێکە ئەڵێن ئەبێ ئیتر بە تێر و پڕی بچێت نابێ برسی بێتەوە تۆ هەموو جارە خواردنی کوردیە خۆی پێش ئەو من بە پێچوانەوەی بینم ئەبێ کە لەسەر شانەوە بیت هیچ نەخۆیت لەبەرەوەی بە برسێتی گۆرانی بوو تۆ لەبەرەوەی کە تۆ لە سکتەوەی هەناسەکە باش بۆ بێ کە تۆ گۆرانەکاڵی نابێ خواردن خۆی من عادەتەن هەمیشەوام کرد وابزانم دوێنە هەردانیشمان نەخوارد دوای بەرنامەکان بە ئیسراحەت نانەخۆم چکە کە تۆزە قەلەقی بەڕاستی خواردنیش هونەری خۆی هەیە کەی خۆیت خۆ بێ زەمینەی بۆ خۆشکەی هەرەوە نیە تۆ بە پەل لە پەلبی خۆیت بڕۆی تۆزە لای خۆمانەوە عادەتە هەیە یەک و دوو خوانەکە تەواو کاک پەیوەند بۆ کارە هونەریەکانە دە و چالاکیانەی لە دەرەوەی کەی و بە تایبەت لە بەریتانیا یعنی بە خێراتنی خەڵک چۆنە بۆ تۆ لێرە ئەو جەماوەرە زۆرەی کە لێرە هەتە بە خۆ دەزانی کوردێکی زۆر لە وڵاتی بەریتانیا دانیش من بە گشتی سپاسی هەموو هەوادارەکان مەکەم لە هەموو تەواوی دنیاە بە تایبەتی من زۆر جار سەردانی بەریتانیاکەم زۆر لە هاوڕێ و کەس و خۆشەویستەکانم لێرن سپاسی هەوادارەکان مەکەم بەڕاستی زۆر بە تەنگمەوەیەن زۆر هاوکار و پشگیر من بۆی کە من بەردەوامم لە کارەکانمە سپاسی هەمیانەکەم بەڕاستی بە یەک پرسیاری وەرزشیشت لێ بکەم ئەو بۆ خۆ دەزانی کە ئێستا مۆندیال بەڕێوەچێ پێم خۆشم بزانم جمهوری چیانەیە وەڵی دەری کابراڵێ خەرچی خوابیە بەڵام ڕاستی ئەوەی کە من حەز بکەم یعنی وڵاتێک بێ کە پێویستی پێ بێ سە بۆ نمونە مەسەن مەغریب حەزەکەم ئەبزانم تۆ جمهوریەوەی کە بیباتەوە مەغریب حەزەکەم مەسەن ئیسپانیا ئەرجەنتین با هەر فەرەنسا نەبێ بە بەردەوامی تۆ سێکۆ ڕەنکاری تیا بکرێ خۆت پێشتری جیاری وشتت نەکردوە وڵی ڕاستی یاری وەکو یاری فوتبۆڵەمانە بە مناڵی مەگەر یعنی لە گەورەبوونا نەخێر نەوەڵا لە تۆپە ترسام شوتیان لیان خۆم لایە کاکەوتیان نابێەوە بێ بڕێتە بەر تۆپەکە کۆپلێکمان بۆ ناڵی لە بەرەمە تازە تا تێریش نەبووی فرسەتە یەکشتە بە ئارسکەم دائیمە گۆرانی پێویستە لە شوێنی گونجاوە بێ بە مۆسیقا و بە هەموو شتەکانی و من جارێکیان لە بەرنامەمان هەبوو لە نەرویج لە ئۆسلۆ کوڕێکی برادرم کچێکی هاوڕێ هەبوو نەرویجی بوو ئەیتر کۆمەڵێ برادریش هاتن کە زانیان من لێ دانیشتین یەکێکیان داوای گۆرانی کرد بە منی و وتی گۆرانیمانە کچەکەش بە ڕەفیقەکەی وتی وە چیەڵێ وتی داواکە گۆرانیم بڵێ وتی بەلا مۆسەیدت چۆ ئەم کە هاتووە لێرە دانیشی و شوێنی گۆرانی نییە شوێنی گۆرانی سەر مەسرح بە گروپی مۆسیقا بە مشتێکەوە ئەمە شوێنی سراحەتە وتی بەلا مۆسەیدت چۆ گۆرانی ئاواوتێ لێرە جامە بەسم لە چیە بۆی لە تامی خۆشی گۆرانەکە نەڕواوە بە وشکی دەستە خۆش بێ هەرچی بڵێ کۆرە خۆشەویستن ئێوە ئازیزن چاوتان ماچەکەم بەرنامەی ئەمەی لا ئێوەش بەرنامە چاوپێکەکەن و زۆر گەورنەوە 1964 دایمە لە سلێمانی ئەم کرد لە سەوڵەکە ئێوە خۆشەویستن لەشتان ساغ بێ و تەندروست باش بن ئەزیزی ئێمن هەر بژێ